ڕۆژنامەی نیویۆرک تایمز ئەمریکی راپۆرتێکی لەبارەی دۆخی عێراق بڵاو کردووەتەوە. راپۆرتەکە سەرنجی ناوەندی سیاسی و میدیای عێراقی بەلای خۆیدا ڕاکێشا. نیویۆرک تایمز سیستەمی حکومڕانی عێراقی با کلیپتۆکراسی ناو بردووە، واتە حکمی چەتەکان. لە راپۆرتەکەدا دەڵێ هەندێک لە سەرکردەی میلیشیاکان چوونەتە ناو لیستی دەوڵەمەندترین پیاوەکانی عێراق و ڕێستۆرانت و یانەی شەوانە و کێڵگەیان لە کەناری ڕووباری دیجلە کڕیوە. چینی سیاسی نوێی عێراق یارمەتی ئەم میلیشیانەیان داوە لە خۆ دەوڵەمەندکردندا بە درێژایی ئەم ساڵانە. ئەو میلیشیانە شارەزاییان پەیدا کردووە لە دزیکردندا لەسەر هەموو ئاستەکان، لە نمونەی دانانی خاڵی پشکنین و دزی بانکی و دزینی موچەی حکوومەت. عادل عەبدولمەهدی کە ساڵی 2018 بوو بە سەرۆک وەزیران پێشوازی لێکرا و ئومێد هەبوو بەوەی میلیشیاکان بخاتە ژێر کۆنتڕۆڵی دەوڵەتەوە. بەڵام میلیشیاکان کۆنتڕۆڵیان کرد و کۆمەڵێک کەسی هێنایە ناو حکومەتەکەی کە وابەستە بوون بە هەندێک لە خراپترین پلانەکانی کۆکردنەوەی پارە بە شێوەی ناڕەوا. تا ئێستا یەدەگی فیدراڵی لە نیویۆرک ساڵانە بڕی 10 ملیار دۆلار دراوی قورسی پارەی نەوت بە عێراق دەدات. بەشێکی زۆری ئەم پارێش دەچێتە بانکە بازرگانیەکان. ئەمەش لە ناو پرۆسەیەکدایە کە ماوەیەکی زۆرە مافیاکانی سپیکردنەوەی پارە لە عێراق کۆنتڕۆڵیان کردووە. ئیدارەی ترامپ بە کوشتنی قاسم سولەیمانی گورزێکی بەهێزی لە میلیشیا عێراقیەکان وەشاند، بەڵام پێناچێت بە کرێگیراوانی ئێران لە عێراق لەو بارەیەوە نیگەران بن، چونکە دەزانن لەم کاتەدا کە ڤایرۆسی کۆڤید-19 بڵاو بۆتەوە ترامپ زۆر ئارەزووی شەڕکردنی نییە. بۆیە ئێستا ئەولەویەتیان ئەوەیە پارێزگاری لە سیستمی عێراق بکەن کە تێیدا هەموو شتێک دەفرۆشرێت. ڤایرۆسی کۆرۆنا عێراقی بردووەتە کەناری قەیرانی بوون و نەبوونەوە. دابەزینی نرخی نەوت کە سەرچاوەی داهاتی عێراقە شۆکێکی تۆقێنەر بوو، بەڵام دەکرێت دەرفەتێکیش بێ بۆ موستەفا کازمی سەرۆکوەزیران بۆ ڕوبەڕووبوونەوەی ئاستەنگەکان. دەکرێت ئێستا دەستنیشان بکرێت کە گەندەڵی پرسی ژیان و مردنە و دەبێ عێراق لە نێوان تێرکردنی گەل یاخود دەوڵەمەندکردنی گەندەڵەکاندا یەکێکیان هەڵبژێرێت. لە هەشتاکانی سەردەمی ڕابردوودا گەندەڵی لە عێراق شتێکی دەگمەن بوو. وەزارەتەکان لە سەردەمی حکومەتە ستەمکاریەکەی سەدام حوسێندا خاوێن و باش بوون، بەڵام لە نەوەدەکاندا کاتێک بەهۆی شەڕی کۆیتەوە نەتەوەی گرتوەکان سزای بەسەر عێراقدا سەپان گۆڕانکاری ڕوویدا. لە ماوەی تەنیا 7 ساڵدا داهاتی تاک لە عێراق لە 3500 دۆلارەوە دابەزی بۆ 450 دۆلار کە موچەکانیان تووشی داڕمان هات. بەرپرسانی عێراقی بۆ ئەوەی بژین هیچ چارەیەکیان نەبوو جگە لە وەرگرتنی بەرتیل. بە هەمان شێوەی دوای جەنگی 2003 گەندەڵی زیادی کرد. کاتێک ئەفسەرانی ئەمریکی لە پێناو دروستکردنی دۆستایەتیدا سەفتە دۆلاریان دابەش دەکرد، ئەمەش ئەنجامێکی کارەساتباری لێکەوتەوە. گروپێکی نوێی هەلپەرست دروست بوون، لە ناویاندا ئەوانەی کە لە تاراوگە بوون و بۆ بەدەستێنانی گرێبەستێکی گەورەی حکومی گەڕانەوە بۆ عێراق. دوای گەشەی نەود لە ساڵی 2008دا بەهۆی تۆڕێک لە تاقمی ئۆلیگاریشیەکان کە نووری مالیکی سەرۆکوەزیران پاڵپشتی دەکردن، ملیاران دۆلار ون بوو. دزیکردن لەسەر ئاستێکی فراوانتر زیادی کرد. ناوەڕاستی 2014 کە داعش پەلاماری باکووری عێراقیدا بە فەرمی ژمارەی هێزەکانی عێراق 350,000 سەرباز بوو. ئەم ژمارەیەش زۆر زیاتر بوو لە ژمارەی هێرشبەرانی داعش. بەڵام سوپای عێراقی فێڵێکی پلان بۆ داڕێژراوی لێکرا بوو لە ڕێگەی سەربازی بندیوارەوە. فەرماندەکان سەدان و بگرە هەزاران موچەیان وەردەگرت. ئەم کارانە ڕۆحیەتی سوپای وێران کرد. یەکێک لە هۆکارەکانی دەرکەوتنی داعش لە مووسڵ گەندەڵی بوو. عێراقیەکان لە نێوان 125 بۆ 150 ملیار دۆلاریان بردووەتە دەرەوە کە زۆربەی بە شێوەی نایاسایی دەستیان کەوتووە. هەندێک خەمڵاندنی ترباز لەوە دەکەن ڕێژەی ئەو پارانەی براونەتە دەرەوە دەگاتە 300 ملیار دۆلار. نزیکەی 10 ملیار دۆلاری دزراوی عێراقی با تەنیا لە بواری خانوبەرەدا لە لەندەن سەرمایەگوزاری پێوە دەکرێت. بەلای خەڵکانی بێگانەوە ژیانی سیاسی لە عێراق وەکو شەڕی مافیاکانە. لە هەموو وەزارەتێکدا گەورەترین گرێبەستی گەندەڵی لە چوارچەوەی ڕێکەوتنێکی نەنووسراودا دانراوە بۆ لایەنێکی دیاریکراو. بۆ نمونە وەزارەتی تەندروستی تەرخان کراوە بۆ سەدریەکان، وەزارەتی ناوخۆلای بەدریەکانە، وەزارەتی نەوتیش بۆ ڕەوتی حیکمەیە. یەکێک لە وەزیرە تەکنۆکراتەکانی پێشترکە لە دەرەوەی وڵات گەڕابووەوە
کاتێک پۆستەکەی وەرگرت بوو زانی بووی وەزارەتەکەی ڤاکسینێکی بە بەهای 92 ملیۆن دۆلار کڕیوە. لە کاتێکدا ئەو ڕێگایەکی دۆزیوەتەوە بۆ کڕینی هەمان ڤاکسین بە کەمتر لە 15 ملیۆن دۆلار. وەزیرەکە وتوێتی کە ئەو کارەی کردووە ڕوبەڕووی بەرەنگاری و هەڵمەتێکی توند بووەتەوە. ئەو وەزیرە ویستوێتی چارەسەری کەلێنی نێوان سامانی نەوتی عێراق و سیستەمە تەندروستیەت داڕوخاوەکەی بکات. بەڵام نارەکانی بەرژەوەندی حزبەکانیان لە پێش هەموو شتێکی تر داناوە. وەزیرەکە زانیوێتی ئەو دوو تێڕوانینە ناتوانرێت پێکەوە کۆ بکرێنەوە بۆیە دەستی لە کار کێشاوەتەوە. گەندەڵی لە عێراق ڕێڕەوی سێمی سیاسەتە و دەستبردن بۆی ڕەنگە بێتە هۆی کوژرانی خۆدیان کە سوکارەکەت. ئەو سەرکردە سیاسیانەی عێراق کە سەرکردایەتی ئەم کەسابەتە ناڕەوایە دەکەن خەڵکانی ناساون، هەندێکیان لە هاوپەیمانە دڵسۆزەکانی ئەمریکان. بنەماڵەی بارزانی و تاڵەبانی دەسەڵاتی خۆیان بەکاردێنن بۆ کۆنتڕۆڵکردنی گرێبەستەکانی ناوچەی کوردستان بۆ ئەوەی خۆیان دەوڵەمەند بکەن. نوری مالیکی و دەوروبەرەکەی هێشتا کۆنتڕۆڵی دیمەنی سیاسی عێراقیان کردووە. موقتەدا سەدریش کە پیاوێکی ئاینی هەڵگەڕاوەیە دەوروبەرەکەی بەوە ناسراون کە داوای گرێبەستی گەورە دەکەن. فڕۆکەخانەی نێودەوڵەتی بەغداد هیچ شتێک نییە جگە لە دەرگایەکی ئابووری کە میلیشیاکان دەستیان بەسەرداگرتووە. هەڕەشەی داعشیان کردووە بە بەهانە بۆ ئەوەی دەست بەسەر سەرجەم دەواازە سنووریەکاندا بگرن. ماوەی زیاتر لە 10 ساڵە میلیشیاکان بازرگانی بەندەرەکانی باشووری عێراقیان کۆنتڕۆڵ کردووە. میلیشیاکان وەکو دەوڵەتی سێبەر کار دەکەن و لیژنەی ئابووریان هەیە و باز بەسەر هاوردەکاراندا دەسەپێنن. بەرپرسێکی فڕۆکەخانی نێودەوڵەتی بەغدا دەڵێ ئەگەر 100 ئۆتۆمبیل لە دووبەیەوە بهێنیت بەپێی ڕێو شوێنە یاسایەکان ئەم کارە 2 مانگ دەخایەنێت. بەڵام ئەگەر بڕی 10 بۆ 500,000 دۆلار بدەیت بە کەتیبەکانی حیزب الله کارەکە تەنیا 2 ڕۆژ دەخایەنێت. هەموو مانگێک لە بانکی یەدەگی فیدراڵی ئەمریکاوە لە نێو جێزری بارهەڵگرێک بڕی زیاتر لە 10 تەن دراوی ئەمریکی ڕووپۆشکراو بە پلاستیک کە ملیارێک بۆ 2 ملیار دۆلار دەبێت دەگوازێتەوە بۆ بنکەی ئاسمانی و لەوێوە ڕەوانەی بەغداد دەکرێت. ئەمە داهاتی نەوتی عێراقە کە دەچێتە ژمارە حسابیەکەوە لەو بانکە. ئەمە ڕێو شوێنێکی نائاساییە و لە سەردەمی داگیرکردنی عێراق لەلایەن ئەمریکاوە وای لێهاتووە و ئەمریکا بە شێوەیەکی ناڕاستە و خۆ دەستی بەسەر دارایی عێراقدا گرتووە. ئەم پارانەش بەهۆی ڕێو شوێنێکی نەناسراوی بانکی ناوەندی عێراقەوە کە ناوی لێنراوە مەزادی دۆلار دەکەوێتە دەست ئەو کەسانەی کە پارەسپی دەکەنەوە لەگەڵ گروپە تیرۆریستیەکان و سوپای پاسدارانی ئێران. مەزادی دۆلار پێی دەوترێت ئاوەڕۆی گەندەڵی لە عێراق. ئەم شێوازە بووەتە هۆی سەرچاوی دابینکردنی پارە بۆ لایەنە شەڕکەرەکانی سووریا بە ڕێکخراوی داعشیشەوە. وەزارەتی خەزێنەی ئەمریکا هەوڵیدا دۆلاری مەزادکراو لە دەستی داعش و ئێران دوور بخاتەوە. بەڵام ڕێگەی تر دۆزرایەوە بۆ سپیکردنەوەی پارە بەهۆی چاوپۆشی بانکی ناوەندی عێراقەوە. تیرۆریستان کۆمپانیا و شێوازی تریان دۆزیەوە بۆ شاردنەوەی بەشداریان لە مەزادی دۆلاردا. ئەم جۆرە دزیکردنە زۆر ڕوونە، هەندێک جار دەگاتە حاڵەتی گاڵتەجاڕی. بۆ نمونە ساڵی 2017 عێراق بە شێوەیەکی فەرمی بە بەهای ملیارێک و 66 ملیۆن دۆلار تەماتەی لە ئێران هاوردە کردووە. ئەم بڕەش 1000 هێندەی زیاترە لە بڕی تەماتەی هاوردەکرا و لە ساڵی 2016دا. هەمان ساڵ عێراق بە بەهای زیاتر لە 16 ملیۆن دۆلار لە ساڵی پێشووتر شووتی لە ئێرانەوە هاوردە کردووە. ماوەیەکی کورد دوای دەستپێکردنی مەزادی دراو لە عێراق لە ساڵی 2023دا ئەوانەی پارەیان سپی دەکردەوە زانیان ئەگەر بتوانن گرێبەستێکی هاوردەکردن وەربگرن دواتر دەتوانن ئەو دۆلارانەی کە لە بانکی ناوەندی وەریان گرتووە بیفرۆشنەوە و لە جیاوازی نرخی ئاڵوگۆڕی دراودا قازانجێکی زۆر بکەن. بە پێی قسەی بەرپرسانی دارایی و ئەوانەی کاری بانکی دەکەن لە عێراق تەنیا لە جیاوازی نرخی ئاڵوگۆڕی دراودا نزیکەی 20 ملیار دۆلاری گەلی عێراق دزراوە. پەرلەمانتارێکی عێراق کە قسەی بۆ ڕۆژنامەی نیویۆرک تایمز کردو و باسی لەوە کردووە یەکێک لە بانکەکان بڕی 4 ملیار دۆلاری مەزادی کڕیوە کە کۆی قازانجەکەی نزیکەی 200 ملیۆن دۆلار بووە. کاتێک لێکۆڵینەوەیان کردووە بۆیان دەرکەوتووە بانکەکە هیچ نییە جگە لە ژوورێک و کۆمپیوتەرێک و چەند پاسەوانێک. تاکە سەرکردەیەکی عێراقی کە هەوڵی دابێت بۆ ئاشکراکردنی تاوانەکانی مەزادی دۆلار ئەحمەد چەلەبی بوو. چەلەبی لە ساڵی 2014دا سەرکردایەتی هەوڵێکی پەرلەمانی کرد لەبارەی مەزادی دۆلارەوە.
دیکتۆمنتی ئاشکرا کرد لەبارەی تێوەگلانی بانکە گەورەکانی عێراق لەو کارەدا. بڕیار بوو لە نۆڤەمبەری 2015دا ئابروچوونی زیاتر ئاشکرا بکات. بەڵام چەلەبی بەهۆی نەخۆشی دڵەوە مرد. سەرباریەوەی کاتی مردنەکەی گوماناوی بوو، بەڵام توێکاری جەستەی هیچ هەڵەیەکی دەرنەخست. ئەوانەی کە لێکۆڵینەوەکانی چەلەبی ئاشکرای کردن تووشی هیچ لێپرسینەوەیەک نەبوون و هێشتا کار دەکەن. تەنانەت تا ئەو کاتی کە حکومەتی عێراق موچەی فەرمانبەرانیش دابەش دەکات لە بانکە حکومی و ئەهلیەکاندا سپیکردنەوەیکی گەورەی پارە دەکرێت. عێراق چیرۆکێکی هۆشیارکەرەوەیە بۆ هەموو وڵاتانی جیهان. کارتی QI یەکێکە لە دیارترین ڕێگا چۆپەڵەکانی دزیکردن لە عێراق. حەشدی شەعبی نزیکەی 7,000 کارمەندی بندیواری لە QI کارددا تۆمار کردووە. ئەمەش بە سوود گەڕاوەتەوە بۆ ئەو میلیشیانەی سەر بە ئێرانن. یەکێک لە گەورەترین پاڵپشتکارانی QI کارد عەمار حەکیم ڕێبەری ڕەوتی حکمەیە. تاکی عێراقی ڕۆشناییەک لە ئاسۆدا بەدی ناکات.